ئەمڕۆ شەشەمین ساڵی ڕێوڕەسمی دابەشکردنی خەڵاتەکانی ڕوانگەیە بۆ ساڵی 2019. ئەمڕۆ دەچینە یەکەمین قۆناغ، یەکەمین کێبڕکێ لە نێوان سێ کاندیدی کۆتایی و بربژێری کۆتاییدا لە بەشی دەستپێشخەری کار. یەکەم لاو یەکەم گەنجمان کامڕۆ لەناو هۆڵەکەدا لەگەڵمان ئامادەیە. بەڕێز هێمن هادی تەمەن 24 ساڵ و خەڵکی شاری سلێمانیە. بەشداربووی دووەممان کانی جەلیل فەتاح لەدایکبووی ساڵی 1996. کۆتا کاندید و بربژێر بۆ کێبڕکێکردن لەسەر بەدەزێنانی پلەی یەکەم تا سێم لە بەشی دەستپێشخەری کار لە مەراسیمی دابەشکردنی خەڵاتەکانی ڕوانگە. گەنجێکی بەهرەمەند تەها یاسین محەممەد ئەمین، خوێندکاری قۆناغی چواری زانستی کیمیا و لە دایکبووی ساڵی 1997. براوەی یەکەمی بەشی دەستپێشخەری کار هێمن هادی. من هێمنادی لە سلێمانی و بەشدا بووم لە دەستبەشخەری هەلیکارە. خۆشبەختانە توانیم پلی یەکەم بەدەست بێنین کە هەستێکی زۆر خۆشەکانە و هەموو بەشداروانەیە کە توانیم پلی یەکەم بەدەست بێنم. پرۆژەکەی ئێمە تاون کلۆزینکە کە براندێکی کودێ لە بواری جلوبەرگە کار دەکەین، ئەوە لە 2007 کار دەکەین و خۆشبەختانە پرۆژە و ئایدیا و پرۆژەی تازا بەردەوام قسۆتە کار. بەڵێ خۆشەویستان، ئێستا یەکێکی دیکە لە بابەتەکان بەشی داهێنانی زانستیە. خاتوو بانو عمەر لە ساڵی 1999 لە سلێمانی لەدایک بۆ یەکێکە لە کاندیدەکانمان و کاندیدی دووەممان کیڤۆرک تەمەن 25 ساڵ کە دانیشتووی هەولێرە. کاندیدی سێممان مەتین دلێر لەدایک بووی ساڵی 2000. ئەم سێ بەڕێزە هەرسێکیان کێبڕکێ و ململانێ دەکەن لەسەر بەدەزێنانی پلەی یەکەم هەتا سێهەم لە بەشی داهێنانی زانستی. The first place winner for scientific innovation category is Kak Mateen Dallaire. مەتین دلێرم، دانیشتووی شاری هەولێرم. پێخۆشحاڵ بووم کە بەشداریم لە ئیڤێنتێکی وا گەورە کرد کە ساڵانە دەستگای ڕوانگەڕێکی دەخە و زیاتر پێخۆشحاڵ بووم کە پلەی یەکەم بەدەست هێنا لەو ئیڤێنتە و جاری یەکەمم بوو بەشداریم کرد و پیرۆزبایی لە دووەم و سێمیش دەکەم، داوای لێ دەکەم کە کۆڵ نەدەن چونکە ئەوانیش گەیشتنەوە قۆناغە، گەیشتن بۆ قۆناغە ئاسان نییە و ئینشەڵڵا بەردەوام دەبم لە کارەکانم و ڕناوسم تا دەگەمە ئامانجەکەم. لە بەشی پرۆگرام سازی یەکەم بەشدار بوومان هەرمان حسێن لەدایکبووی ساڵی 1998. کاندیدی دووەممان لە بەشی پرۆگرام سازی کە ململانێ دەکات لەسەر بەدەزێنانی خەڵاتی یەکەم تا سێم بەڕێز لاڤین ئیسماعیل لەدایکبووی ساڵی 1998. کاندیدی سێمان محەممەد کافی لەدایکبووی ساڵی 1998. براوێ یەکەمی بەشی پرۆگرام سازی بریتیە لە بەڕێز لاڤین ئیسماعیل. ناوم لاڤین ئیسماعیلە، خوێندکاری زانکۆی چەرمۆم، یەکێکم لە براوەکانی خەڵاتەکانی ڕوانگە بۆ ساڵی 2019. سوپاس بۆ خواتوانیم پلەی یەکەم بەدەست بێنم لە بەشی پرۆگرامینە. بە خەونێکی بچووک دەستم پێ کرد و کردمە ئامانج و سوپاس بۆ خواتوانیم بەدەست بێنم. زۆر خۆشحاڵم. سوپاس بۆ دەستگای ڕوانگە. بەڵێ خۆشەویستان، ئێستا یەکێکی دیکە لە بەشەکانی دابەشکردنی خەڵاتەکانی ڕوانگە لەم ڕێڕەسمەی ئەمڕۆدا بەشی کورتە چیرۆکە. یەکەم بەڕێز ئەحمەد سامی لە دایکبووی ساڵی 1999. دووەم بەڕێزمان کە کێبڕکێ دەکات لە سەر بەدەزێنانی خەڵاتەکانی ڕوانگە بۆ ساڵی 2019 لە بەشی کورتە چیرۆک بەڕێز دیمەن عەبدوڵڵا لە دایکبووی ساڵی 1995 و ئەو بەشی ئادابی ئینگلیزی تەواو کردووە. کۆتا بربژێر لە بەشی کورتە چیرۆک بەڕێز دڵبرین عەبدولفەتاح لە دایکبووی ساڵی 1995 و ئەو بەشی ئادابی ئینگلیزی تەواو کردووە لە زانکۆی زاخۆ. یەکەمی کورتە چیرۆک نووس دیمەن عەبدوڵڵا.
سەرەتا زۆر سوپاس و دەستگای ڕوانگە دەکەم لەڕاستی شایانی سوپاسکرد و ڕێزکردن و هیوادارم نمونەیان زیاد بێتن من بە بەشی کورتە چیرۆک بەشداریم کردبوو سوپاس بەخوا براوەیەکەم بوو و چیرۆکەکەم سایفایە زانستی خەیاڵیە لێرە تاکەشت کە بن ڕۆزگار بکە ئەو خۆشەویستیە کە بەجەستەیەکی بەهەستەوە قوربانی بۆدا و محەبەتی لە نێوان خەڵک دروست کردووە. کاندیدی یەکەممان لە بەشی هۆنراوە ئەحمەد ئەیاد لەدایکبووی ساڵی 1998 بربژێری دووەممان لە بەشی هۆنراوە کەویش لاوێکی کوردستانە و بە یەکێک لە هۆنراوەکان بەشداری کردووە ئەویش بەڕێز بێساران قاسم کۆتا کاندیدمان لە بەشی هۆنراوە بوخاری وشیار لەدایکبووی ساڵی 1997 لە هەولێرە. I think it's بەساران قاسم. سڵاو من بێساران قاسم بەشداریم کردو لە خەڵاتەکانی ڕوانگە بۆ ساڵی 2019 توانیم پلەیەکەم بەدەست بێنم لە بەشی هۆنراوە سپاس بۆ ڕوانگە بۆمانەبوونەکانیان لەو بڕواایە بوون کە پلەیەکەم بەدەست بێنم چونکە هۆنراوەکەم ئەوە تایبەت بوو شەکانی هەڵبژێردرا بوون سپاس بۆخوا کە توانیم پلەیەکەم بەدەست بێنم. لە بەشی وێنەکێشان یەکەم بەڕێزمان کامل ملانێ دەکات لەسەر بەدەستهێنانی پلەی یەکەم تا سێم بەڕێز هەردی مەهدی لەدایکبووی ساڵی 1996 بربژێری دووەممان لە بەشی وێنەکێشان تارا عەبدوڵڵا لەدایکبووی ساڵی 1996 کۆتا بربژێر لە بەشی وێنەکێشان زینە ئازاد لەدایکبووی ساڵی 2000 خوێندکاری قۆناغی دووەمی بەشی ئادابی میزیە. براوەی بواری نیگارکێشان براوەی یەکەم بۆ ئەم ساڵ ئەبەخشرێتە هونەرمەندی لاوی نیگارکێش تارا عەبدوڵڵا. من ناوم تارا عەبدوڵڵایە لە سلێمانیەوە بەشداریم کردووە لە نیگارکێشان و خەڵاتی یەکەم بەدەستهێناوە و هەستێکی زۆر خۆشمە. بەڕێز هێمن سامی لەدایکبووی ساڵی 1996 بربژێری دووەممان لە بەشی هونەری ڕیسایکلین بەڕێز ئیسرا موسڵح لەدایکبووی ساڵی 1994 و خوێندنی بەشی بازرگانی تەواو کردو. کۆتا بربژێر لە بەشی هونەری ڕیسایکلین بەڕێز پەیام عەبدوڵڵا لەدایکبووی ساڵی 1994 و خوێندنی زانکۆی لە کۆلێژی هونەرە جوانەکان بەشی شێوەکاری تەواو کردو ئێستا وەک مامۆستای دواناوەندی کار دەکات. خەڵاتێ هونەرێ ڕیسایکلین پەیام عەبدوڵڵا پیرۆز بکەن. من پەیام عەبدوڵڵا براوی بەشی ڕیسایکلینم زۆر متمانم بە خۆم بوو کە دەردەچم بەڕاستی ئیڤێنتەکەم لەسەر ژینگە بوو زۆر کاریگەرم بە ژینگە و هیوادارم ئەو کەسانی کە لایەنی ژینگەیان بەهێزە یا خۆتەستی ژینگەیان بەهێزە بەشدار بن ئینشاڵڵا ئەوانیش براوە دەبن. کاندیدی یەکەممان لە بەشی تاکژەنی میوزیک ئەحمەد هیمدات لەدایکبووی ساڵی 1996 بژاردەی دووەممان بربژێری دووەممان لە بەشی تاکژەنی میوزیک بەڕێز ئاودێر عەبدول لەدایکبووی ساڵی 1996 بەڵێ عەزیزان کاندیدی سێمان لە بەشی تاکژەنی میوزیک ڕەوا بەدران لەدایکبووی ساڵی 2002 دبوارێ موسیقیدا کوپلەیە یەکەم بەدەستانیە ئاودەر عەبدول. من ناوم ئاودێر عەبدول عەبدوڵڵایە لە شاری سلێمانیەوە هاتوو بە تاکژەنی میوزیک بەشداریم کردووە ئامێری پیانۆ توانیم پلەی یەکەم بەدەست بێنم هیوادارم گەنجەکان
لەم جۆرە هەلانەیە بەشداری بکەن و هەوڵ بن بۆ ئەوەی بێنە پێشەوە و توانەکانیان دەرخن. زۆر سپاسی دەستگای ڕوانگەشەکەین بۆ ئەم هەلەکە ڕەقسانەتی سپاس. کەیوان بێستون لە دایکبووی شاری هەولێرە و ژیانی خوێندنی سەرەتایی لە کەرکووک بەسەر بردووە. خۆشسەد بورهان بەکرد لە دایکبووی ساڵی 1996. کۆتا بەربژێر لە بەشی کورتە فیلم بەڕێز یاداژ یوسف ڕەسوڵ لە ساڵی 1997 لە شاری سلێمانی لەدایک بووە. کەیوان بێستون. من ناوم کەیوان بێستون محەممەدە. توانیم بمە براوەی ئەم ساڵی خەڵاتەکانی ڕوانگە لە بەشی کورتە فیلم. بەڕاستی هەزێکی زۆر خۆشمەیە، هەرچەنە لە دڵنیاش نەبوو کە یەکەم بەدەست بێنم بەڕاستی بەس توانیتم بەڕاستی پێشم خۆشە ڕوانگە هەموو ساڵێکەمە دووبارە بکاتەوە و ڕێز و سڵامێ بۆ هەموو لایەک. بربژێری یەکەممان دیارەی لە ساڵی 1990 لە شاری ڕانیا لەدایک بووە. بربژێری دووەممان هەرێم عەلی لە دایکبووی ساڵی 1994 و بڕوانامەی ماستەری هەیە لە بواری ئەندازیاری ژینگە، هەروەها وەک فۆتۆگرافەری پیشەگەر کار دەکات. بربژێری سێهەم و کۆتایی ڕەوا حەمەسوور لە دایکبووی ساڵی 1994 دەرچووی بەشی پەروەردەی بنەڕەتیە و وەک فۆتۆگرافەر کار بۆ پەیمانگای فام دەکات. خەڵاتی فۆتۆگرافیە ئەو ساڵە زۆر بەڕێز ڕەوا حەسەن حەمەسوور ڕەوا حەمەسوور پیرۆزە. من ڕەوا ئەمەسوور کە ئەو ساڵ بەشدار بووم لە خەڵاتەکانی دەستگای ڕوانگە بۆ ساڵی 2009 کە لە بەشی فۆتۆگرافی توانیم پلەیەکەم بەدەست بێنم. زۆر خۆش ئاڵم، سوپاس خۆی گەورە دەکەم کە ئەو دەرفەتەی ئەوەی پێبەخشیم کە بەشدار بووم لە خەڵاتەکانی ڕوانگە دەستخۆشی لە دەستگای ڕوانگە دەکەم کە ئەو دەرفەتەی ڕەخساندووە بۆ لاوان لە پێنە و براودان بە توانە و بەهرەکانیان. مشکاڵی لەو ئاڵی پشنگیری گاکاڵ چنیستان گەڕایتان چیت بەجێ هێشتا مەگەر چیت بێتۆ لە گیانی دەستگای ڕوانگە کە هاتووت بنەخشێنە. خەڵاتەکانی ڕوانگە بۆ ساڵی 2019 داهاتوت بنەخشێنە.